توێژینەوەیە ئەگەر لە 13 لاپەڕە پێک هاتیبێ پشت بەستوو بە 17 سەرچاوەی کۆن و تازە کوردی و عەرەبی بۆ ئەوەی کە بابەتێکی زانستی ئەکادیمی دەرچێ کە لێرەدا دەیخینە ڕوو. دیارە لەم ساڵانەی دوایی لە زانکۆکانی ئێمە توێژینەوە زۆر لەسەر بوارە جیاجیەکانی ژیانی سەلاحەدین و دەوڵەتی ئەیوبی و شەخسیەتەکانی دەوروبەری سەلاحەدینی کراوە. بۆیە بەڵام ئەمەی کە تاکو ئێستا بۆ شاییە کە پێم وایە هێشتا دەرفەتی زۆرترمان دەوێ بریتیە لە کورد و سەلاحەدین. من بە تایبەتی تر ئەو قەوارە و خاوەن قەڵا و فەرمانڕەوایەتی خۆجەییانەی لە سەردەمی سەلاحەدیندا هەبووە و پەیوەندیان چی بۆ بە دەوڵەتی سەلاحەدینەوە دەوڵەتی ئەیوبیەوە من تەنها قسە لەسەر ئەو لایەنە دەکەم. هیچ کەسایەتێکی مێژوویی نییە وەکو پێشەچی ئەم چەند جوملەیە دەڵێم هیچ کەسایەتێکی مێژووی من شک نابم بەقەدەر سەلاحەدین جەدەل و مشتومڕ و ڕدود و شوبهات و گەورەی و لە هەمان کاتیشدا ڕەخنە و لە هەمان کاتیشدا مەدحی ڕوبەڕوو بێتەوە. هیچ سەرکردەیەکی شک نابم مەبەستم لە سەرکردەکانی ڕۆژگاری سەدەکانی ناوەڕاست و ئەو سەرکردانەی کە ڕۆڵی سەربازی و سیاسی و دەوڵەتداریان بینیوە بەقەدەر سەلاحەدین سەرکردەی سێ قاڕەبێ یعنی لە یەک کاتدا سەرکردە بێ لە ئاسیا لە ئەفریقیا لە ئەوروپا. بۆیە لە ئەدەبیاتی هەر چوار قاڕەکەی نووسەران و توێژەران قسەیان دەربارەی سەلاحەدین هەیە و لە کەلتور و ئەدەبیات و شعری هەر سێ قاڕەکەشدا سەلاحەدین وجودی هەیە. بۆیە سەلاحەدین پیاوێکی گەورە بوو بەقەدەر گەورەیەکەی مشتومڕ و بوار و سەرنجڕاکێشانی لەگەڵ خۆیدا هێناوەتە کایەوە. سەلاحەدین کە پێم وایە ئێمە بە ئەندازەیەک بەهۆی لایەنەکانیەوە کەمێک خۆمان لە ژیانەکەی بواردووە. سەلاحەدین کوڕی نەجمەدین ئەیوب کوڕی شادی کوڕی مەڕوان ئەگەر تێبینیتان کردبێ لە شاری دوین لە ئەرمینیا یان لە ئاران میراتگری سنووری دەسەڵاتی ئەمارەتی شەدادیەوە ئەم خانەوادەیە لە سەردەمی شێرکۆ ئەسەدەدێنی مامیەوە هاتوون لە شاری تکریت و قەڵای تکریتیان وەکو بەرپرسیارەتێکی سەربازی پێسپێردراوە. لەو ڕۆژەی کە سەلاحەدینی ئەیوبی لەدایک دەبێ مامی بەهۆی ڕووداوی کوشتنی کەسێکەوە بە مۆزوعی ئەخلاقەوە لەو کاتەدا بە تەئکید لە بەغدایەوە فەرمان دەردەکرێت کە ئەم دوژمنکاریە وا بە ئاسانی نابڕێتەوە خانەوادەی سەلاحەدین ئاوارە دەبن و لەو ڕۆژەشدا بنەماڵەکەی بە ئەندازەیە گومان لە سەلاحەدین دەکەن کە لەو کاتەدا لەدایک بووە وەکو شومێک چونکە لەو کاتەدا خانەوادەکەیانە و قەزیان لێ قەوما. بەڵام سەربەرزانە عیمادەدین خەلیل دەسەڵاتی فەرمانڕەوایەتی ئەتابێکی مووسڵ ئەم خانەوادەیە دەگرێتەوە. لە ڕۆژگاری دەسەڵاتی ئەتابێکیەکان ئەم خانەوادەیە واتە نەجمەدین ئەیوب و ئەسەدەدین شێرکۆ وردە وردە پلەی سەربازیان پێدەدرێ لە شارە جیاوازەکانی وڵاتی شام هەتاوەکو خەلیفە عاضدی فاتیمی لێی دەقەومێ لە میسر پەنا بۆ ئەتابێکی مووسڵ دەبا پشتیوانی لێ بکە. لێرەوە سوپایەک ڕێک دەخرێ لەلایەن ئەتابێکی مووسڵ عیمارەدینەوە بۆ پشتیوانی لە خەلیفەی فاتیمی میسر کە پەنای بۆ هێناوە. ئەم سوپایە بە سەرۆکایەتی مامی سەلاحەدین بووە و سەلاحەدینش بەشێک بووە بەش فەرماندەیەکی ناو سوپایە بووە کە لەوێ دەمێنێتەوە و بە ماوەیەکی کەم ئەم خانەوادەیە دەبن بە فەرمانڕەوا. دواتر خەلیفە شاوری وەزیر کە ناکۆک بۆ لەگەڵ عازیدی و سەلاحەدین دەیکوژێ و هێواش ئەمان لە دوای مردنی عازیدی دەبن بە میراتگری فەرمانڕەوایەتی میسر و وڵاتی شام و لێرە ئەم دەبێت بە جێگرەوەی خلافەتی فاتیمی و وردە وردە دەبێت بە جێگرەوەی هەموو ئەو ئەمارەت و میرنشینانەی کە لە وڵاتی شامدا هەبوون. لە ڕۆژگاری سەلاحەدین کە ئەمە تەوەرەیەکی ترە گرینگە یعنی ئێمە قسە لەسەر ئەو بابەتە بکەین سەلاحەدین و خانەوادەکەیان کە لە تکریت لەیان قەوما بۆ لە هیچ میرنشینێکی کوردیدا نەحەوا بوونەوە. ئێمە زەرورە ئاگاداری ئەوە بین کە لە کۆتایی دەسەڵاتی بوویەکان و هاتنی سەلاجیقەکان هەموو میرنشینەکانی شەدادی و مەڕوانی و حەسنەوی و ڕوادی کۆتاییان پێهات بوو. دەسەڵاتی سەلاجیقەکان بوو کە هەیمەنیان کێشا بوو بەسەر خلافەتی عەباسیدا. لەو کاتەدا واتە کۆتایی دەسەڵاتی سەلاجیقا لە سەرەتای سەدەی 12 بەشێک لە شارەکان وەکو مووسڵ و هەولێر و دیاربەکر و بەشێک لە شارەکانی ڕوستان و ئازربایجان لەلایەن مەنزومەیەکی فەرمانڕەوایەتیەوە بەڕێوە دەبن کە پێیان دەوترێ ئەتابێکی بریتی بوون
لەو خانەوادانەی کە لە وڵاتی ماوەڕاء النەهر و لە تورکمانەکان هاتبوون وەکو مدەڕیبی سوڵتانەکانی سەلجوقیەکان و خەلیفەکانی عەباسی ڕۆڵی گەورەیان بینی بوو و پاداشتی ئەمە کردبوویان بە فەرمانڕەوا لە بەشێک لە شارەکان ئاگاداری بن بنەماڵەی زەینەدین عەلی بابی سوڵتان مزەفەرەدینی لەو خانەوادەیەیە کە عیمارەدین زەنکی لەو خانەوادەیەیە بەشێکی زۆر لە ئەتابیەکەکانی مووسڵ و بابرن حەلەب و ناوچەکانی دیاربەکر لەو ئەتابیەکەن واتە کۆتاییەک بووە کە میرنشینەکان نەماون بەڵام ئێستا فەرمانڕەوایەتی شار کە هێماش شێوار دەسەڵاتی خۆی فراوان دەکە لە چوارچێوەی میرنشین کە پێی دەوترێت دەسەڵاتی ئەتابیەکی ئەوەی کە ماوە و ئەوەی کە سەلاحەدین دەستی گەیشتووە تێ کە ئێمە لێرەدا دەمانەوە قسەی لەسەر بکەین سەلاحەدین لە هەموو کوردستان و لە هەموو ئەقالیمە کوردیەکان لەکە هەموو هەرێمە کوردیەکان دەسەڵاتی گەیوەتە دوو میحوەری فراوان کە ئەویش کوردستانی باکوورە هەرێمەکانی بادینان هەرێمەکانی جەزیرە و هەرێمەکانی هەکاری و جوولەمێرگ لەم لاشەوە دەسەڵاتی گەیوەتە هەولێرێ و لەبەرەوەی پێشتر شارە زوور لە سەردەمی سوڵتان لە سەردەمی عیمارەدین زەنکی بە هەولێرەوە گرێدراوە بۆیە شارە زوور و هەولێریش پێکەوە دەبن بەشێک لە فەرمانڕەوایەتی سەلاحەدین ئاگاداری بن کەواتە دەسەڵاتی سەلاحەدین لە هەموو هەرێمە کوردیەکان کە ئەگەر بڵێ وا حساب بکەین یعنی تقریبا دەکات 2/3 هەموو ناوچە کوردیەکان کەوتە ژێر دەسەڵاتی سەلاحەدینیەوە ئەو بەشەی کە تایبەتە بە هەولێر و شارە زوورە و لە ڕێگەی سوڵتان مزەفەرەدینەوە لەبەرەوەی ئەم ناوچەیە پێشتر لە ژێر دەسەڵاتی ئەتابیەکی مووسڵدا بووە زەینەدین کوچک علی کوچک بەشێک بوو لە ئەتابیەکی مووسڵ بەڵام دواتر کە سەلاحەدین هات و خزمایەتی سوڵتان مزەفەرەدینی کە خوشکی سەلاحەدینی لەکن بوو و زەینەدین کوچکی باوکی و سوڵتان مزەفەرەدین کە بەشداری شەڕی سەلیبیان کردووە ئەم ناوچەیان بە دەوڵەتەکەی سەلاحەدینەوە گرێدا و لە ڕێگەی نوێنەرایەتیکردنی سەلاحەدینەوە ئەم ناوچەیان بەڕێوە دەبرد پێشتر ئەم ناوچەیە واتە پێش هاتنی ئەتابیەکی هەولێر کە لە بابی سوڵتان مزەفەرەدین زەینەدین کوچکەوە دەست پێ دەکات ئەو ناوچەیە مەرکەزی ئەمارەتی هەردبانی بووە ئەمارەتی هەردبانیەکان کە لە ئازربایجانەوە درێژ دەبنەوە بۆ هەولێر دواتر ئەم دەوڵەتە پێش هاتنی زەینەدین کوچک هەڵدەوەشێتەوە بۆیە کوردە هەردبانیەکان بەشداری کاریگەری گەورەیان هەیە لە موسساتی دەوڵەتی سەلاحەدینی فڵان کەسی موسیقی کوڕی هەزبانی ئەبوو هیجایی هەزبانی ئەوانە هەموو لە فەرماندا خۆشترین هەزبانی فڵان کەسی زەرزاری کە بەشێک بۆ لە فەرمانڕەوایەتی و عەشیرەتی گەورەی هەزبانی فڵان کەسی حەمیدی ئەمانە بەشێک فڵان کەسی ڕوادی ئەمانە هەمووی شخصیاتی گەورەی سەربازین دادوەرن و بەڕێوەبەرن و بەشێکیان گەیونەتە پلەی وەزارەت لە دەوڵەتەکەی سەلاحەدین کە ئەمانە کوردانی ناوچەی هەولێر و شارە زوور بوون ناوچەی بادینان و جوولەمێرگ و هەکاری و ئەمانە پێش ئەوەی سەلاحەدین دەسەڵاتی بگاتە ئەم ناوچانە عیمارەدین زەنکی دەستی بەسەرداگرتووە لە کاتێکدا ئەم ناوچانە هیچ کاتێک دەسەڵاتی خەلیفەکانی عەباسی و دەوڵەتی سەلاجیقەشیان بەسەرەوە نەبووە لەبەر ئەوەی ئەمەی کە پێی دەوترێ ئەسحاب القلاع واتە شوێنی خاوەن قەڵایەکان شوێنی فەرمانڕەوا بچووکەکان ئەمانە لە ئامێدی لە جوولەمێرگ لە ئامەد لە دیاربەکر لە میاڤارقین لە حەسەن کێفا هەر یەک لەمانە فەرمانڕەوایەتی بچووک مابوونەوە ئەو خێڵە کوردیانە لە دوای ئەوەی کە سەلاحەدین ها لە سنجار و لە مووسڵ نزیک بۆەوە مووسڵی دابڕی لەم ناوچانە لە ڕێگەی نوێنەرەکانی خۆی و لە ڕێگای ئەوانەی کە وەلایان بۆ سەلاحەدین هەیە چۆکو مەشتوبی هەکاری ئیسای هەکاری ئەمانە لەو فەرمانڕەوا گەورە دیارانن کە گەیونەتە پلەی وەزیر لە دەوڵەتی سەلاحەدین بۆی کە بەشداری کاریگەری گەورەیان کردووە هەر لە قاهیرە وڵاتی شامەوە تاوەکو دەکاتە هەموو حەملاتی عەسکەری لەو ڕێگەیەوە دەبینن چەندین شەخسیات کە هیمیاڤارقینن چەندین شەخسیات کە هەکارین ڕووهان چەندین شخصیات کە لە قەبی هەکاری و ناوچەکانی کوردستان و حەمیدی و ڕوادیان پێوەیە ئەمانەوەکو قاعیدی گەورەی سەربازی بەشداریان کردووە لە دەوڵەتی سەلاحەدین ئاگاداری ئەوە بن کە فەرمانڕەواتی سەلاحەدین لە کوردستان ماوەکەی زۆر نەبووە ینی لە ساڵی 1970 خایاندوێتی تاوەکو 1993 ینی هەموو فەرمانڕەوایەتێکە نەگەیوەتە 20 ساڵ لە کوردستان بەشتی کوردستانی باکوور بەهۆی نەوەکانی سەلاحەدینەوە کە فەرمانڕەوایەتیان لەوێ ماوەتە ئەندازەیەک درێژتر بوو ئاگاداری ئەوەی بن بۆیە فەرمانڕەوایەتی سەلاحەدین دوو بەشە لە کوردستان بەشێکی ئەوەیە کە دەسەڵاتی سەلاحەدین گەیوەتێ بەشێکیان بە ئیختیاری خۆیان چوونەتە پاڵ دەوڵەتەکەی سەلاحەدین وەکو هەولێر و شارە زوور لێرەوە بەشداری کوردە دەوڵەتی سەلاحەدین دوو بەشە بەشێکی ئەوەیە کە بەشێک لە ناوچوو هەرێمە کوردیەکان بوون بەشێک لە دەوڵەتی سەلاحەدین بەشێکی ئەوەیە کە بەشێکی باش لە فەرماندە سەربازی و لە ئاستی پلەی وەزارەت و لە ئاستی قازی و لە ئاستی نوێکردنەوەی مەدارستی دینی و لە ئاستی بەرەو پێرچوونی حرەکەی علمی لە دەوڵەتی
ئەیوبیا و لە دوای سەلاحەدینش درێژەیان بەم حالەتە داوە. بەشێک لە میرنشینە کوردیەکان لە دوای ئەوەی کە لە سەردەمی پێش هاتنی دەوڵەتی عوسمانی لە سەدەی با بڵێن 14 و 15 نوێ بوونەتەوە بەشێکیان شانازیان بەوە کردووە کە ئامانە لا وەکو ئەمارەتی وەکو میرانی میرنشینی شێروان لە هەرێمی ئاران واروەها میرانی میرنشینی حەسەنکێف شانازیان بەوە کردووە وەکو شەرەفنامە لە شەرەفخانی بەدلیسی لە شەرەفنامەیدا باسی لێوە دەکات کەوەی ئەمانە لە نەوەی سەلاحەدینن واتە ڕەچەڵەکیان دەگەڕێتەوە بۆ سەلاحەدین. ئێمە ئەگەر وەکو گوتمان ئێستا ئەگەر بێت و بێنە سەر هەموو ئەو ناو با بڵێن کاریگەریانەی کە بەشداریان کردووە و ئیدارەی دەوڵەتی سەلاحەدین پێم وایە کاتێکی زۆرترمان دەوێت. تەنها دەڵێم لە مشارەکە لە دەوڵەتی سەلاحەدین خزمەکانی کە ڕۆڵێکی گەورەیان هەبوو بنەماڵی ئەیوبی و کوردانی هەکاری، کوردانی هەذبانی و کوردانی حەمیدی و ڕوادی و ئەمانە هەر هەمویان ڕۆڵی گەورەیان هەبووە. سەیری ئەم ناوە کوردیانەکە نەوشیروانی زراری، خۆشترینی زەراری، تێلی هەذبانی، هەموو ئەمانە ئەگەر تێبینیت کردبێ ناوی کوردن و ناوی کوردیەتیان لێ دەبارێ بۆ ئەو قۆناغەدا. ئامانجی سەلاحەدین بۆ پێکەوە بەستنی ئەم ناوچانە بە کوردستانەوە یەکەمینان ئەوە بووە کە ئەم ناوچانە جەنگاوەری باشیان هەبوو بۆی کە بۆ بەدیهێنانی ئامانجە گەورەکەی کە شەڕی سەلیبیەتە، شەڕی خاچپەرستانە بەشداریان پێ بکە و فعلیش کوردەکانی ئەم ناوچەیە ڕۆڵی گەورەیان بینی لە دامەزراوەی سەربازی دەوڵەتی ئەیوبیە. وەروە زامنکردنی بەشی ڕۆژهەڵات کە بەشێک لەم قەبائیلە تورکمانانەی پاژماوەی دەوڵەتی سەلاجیقەکە لەگەڵ سوڵتان سەلاحەدینی ئەیوبی ناکۆک بوون بۆ زامنکردنی ئەم سنوورە لێرەوە با بڵێن دەستی بەسەر ئەم ناوچانەدا گرت. وەروە دروستکردنی بەرەیەکی فراوان ئەم بەرەیە کە لە کوردستانەوە درێژ بێتەوە تاوەکو ئەفریقیا بەوەی کە پێکەوە بتوانن بەرامبەر بە شەڕی سەلیبیدا خەبات بکەن. تەوەرەیەکتر کە زۆر گرنگەوە لە لێرە زۆر تەرکیزم کردوتە سەری کە پێم وایە کاتمانێت تەنها بە کورتی باسی لێوە دەکەم، ئەویش خەسڵەتەکانی دەسەڵاتی ئەوی لە کوردستان. یەکەمین خەسڵەت ئەوەیە کە ئاماژەی زۆر گەورەمان هەیە لەسەر ئەو بابەتە و نمونەی زۆریشمان هەیە لەسەر بوژانەوەی بواری ڕۆشنبیری و زانستی لە هەولێر، لە هەکاری، لە جوولەمێرگ، لە ئامێدی، لە میاڤارقین، لە هەموو ئەو شارانەی کە کەوتونە لە حەسەنکێفە، لە هەموو ئەو شارانەی کە بەشێک بوون لە فەرمانڕەوایەتی سەلاحەدینی ئەیوبی لە سەردەمی خۆی و دواتر کوڕەکانی و لە سەردەمی دەوڵەتی ئەیوبی لە سەردەمی سەلاحەدین و دواتر با بڵێن ئەوانەی کە درێژیان بە فەرمانڕەوایەتەکەیدا حرەکەتێکی علمی گەورە لە بوارە جۆرە و جۆرەکانی زانستی لەو ناوچانە پەرەیسەندووە. واروەها ئەمن و ئەمنیەت و ئۆقرەیی کە یەکێک لە کوڕەکانی سەلاحەدین، یەک لە مؤەڕیخەکان کە زۆر بە شانازیەوە باسی ئەوە دەکا، دەڵێ پیاوێکی دادگەر بوو، پیاو چاک بوو، دۆستی ڕەعیە بوو، ئەمن و ئاسایش لە سەردەمی ئەودا بڵاو بووەوە. واتە زۆرترین ئیستیقرار بە بەراورد لەگەڵ کاتەکانی پێشتر و دواتر لە هەولێر و لە ناوچەکانی کوردستانی باکوور لە سەردەمی دەسەڵاتی ئەیوبیەکان بووە. باری ژیان و سەنعەت و بازرگانی لەبەر ئەوەی ئەو کاتەی کوردستان وەکو مەنزومەیەکی فەرمانڕەوایەتی کە هەرێمی جەزیرە هەکاری هەر هەموو پێکەوە گرێدرا بوو بە میسر و بە شام و بە هەموو ئەوانە بە تەکید حرەکەتێکی گەورەی سەنعەتی و حرەکەتێکی گەورەی بازرگانی لەو ڕۆژگارەدا بڵاو ببووە. لە کۆتاییدا ئەگەر ئیستنتاجاتی ئەو بابەتە باز لێوە بکەین وەکو ئیستنتاجات، چکە عایلەی سەلاحەدین لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی دواتر دابەش دەبێت بەسەر کوڕەکانی. یەکێک لە ئەم خاڵانەی کە خۆزگەی بۆ دەخوازین کە دەسەڵاتی سەلاحەدین وەکو دەسەڵاتی عوسمانیەکان وەکو دەسەڵاتی سەفەویەکان درێژ بووبوویە ئەو زەدەمانزانی کە ئێمە سوودێکی گەورەمان بینیوە. ئەسەف کە دەسەڵاتی سەلاحەدینی ئەیوبی هەموو ئەو مەجدەی لە سەدا هەشتای دەکەوێتە سەردەمی خۆی، نەک سەردەمی دوای خۆی. لە سەردەمی دوای خۆی دەسەڵاتەکە پەرت و بڵاو بووەوە. لە کۆتاییدا ئەم چەند ئیستنتاجاتە، ئەم چەند ئەنجامگیریە پێم خۆشە بخەمە ڕوو. یەکەم، کورد و سەلاحەدینی ئەیوبی بە خوێندنەوەی سەدەی 20م دیڕاسە ناکرێ لەو ڕۆژگارەی کە حرەکەی قەومی و نەتەوایەتی سەری هەڵدا لە دوای شۆڕشی فەڕەنسی و لە کۆتایی سەدەی 19 و لە سەرەتای سەدەی 20 لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە بینن بەو نەبرەیەوە قسە لەسەر سەلاحەدین بکەین بەبێ ئەوەی کە مێژووی سەرهەڵدانی دەوڵەتی نەتەوایەتی و ئەو ئەفکارانەی کە تازە، ئەو تیۆرانەی کە تازە بۆ دەوڵەتداری دروست بوون پێم وایە خەدرێکی گەورە لە سەلاحەدین دەکەین. سەلاحەدین دەبێت لەگەڵ زەمان و مەکان و زروفی سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوری خۆی دیڕاسە بکرێت. دووەم، ئەگەر بەراوردی دەوڵەتی ئەیوبی بکەین لەگەر هەموو ئەو دەوڵەتانی کە لە ئەو سەردەمە دروست بوون لە دەرەوەی خاچی کوردستان، دەبینین سەلاحەدینی ئەیوبی ڕێژەی بەشداری کورد لە ئاستە جیاجیەکان
بەبەراورد لەگەڵ خلافەتی عەباسی بەبەراورد لەگەڵ دەوڵەتی فاتیمی بەرابر لەگەڵ دەسەڵاتی حەمدانیەکان بەراورد لەگەڵ دەسەڵاتی سامانی و سەفاری لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دەبینین لەگەڵ ئەوەدا کە شام و میسر سنووری فەرمانڕەوایەتی بووە بەڵام بەشداری کورد کە ئێستا بریایە دکتۆر محسین با بڵێن دکتۆر محسن محەممەد حوسێن لێرەکانە بوویایە کە بەڕاستی جەیش الئەیوبی فی عهد صلاح الدین الئەیوبی بەڕاستی تحفەیەکە لەو وارەیەوە و چەندین سەرچاوەیشتر کە بەشداری و پێگەی کورد باز لێوە دەکا دەبینین کورد لەگەڵ ئەوەدا کە دەوڵەتەکە لەسەر خاکی کوردستاندا دروست نەبووە بەڵام کورد پێگەیەکی گەورەی هەبوو لەو دەوڵەتە. خاڵی سێم ئەوەیە تەنها کورد نییە بەهرەمەند بێ لە دەوڵەتی صلاح الدین ئەگەداری ئەوەی بین ئەمەش تەنها صلاح الدین نییە تەنها صلاح الدین نییە کە کوڕی نەتەوەیەکە بەڵام نەتەوەکانی کە سوودیان لێوەرگرتووە. خۆ جەمالەدینی ئەفغانی لە تەمەنی هەرزەکاریەوە خزمەتی بە وڵاتەکەی خۆی و بە غەیری وڵاتەکەی خۆی کردووە. ئەمجەدی زەهاوی، سوڵتان عەبدولحەمید، عیمارەدین زەنکی کە تورکمانە، سوڵتان مزەفەرەدین کۆکەبەری کە تورکمانە بەڵام تاکو ئێستاش هەولێر بۆنی کارە جوانەکانی سوڵتان مزەفەرەدینی لێدەتچێ. بۆی ئاگداری ئەوەی بین ئێمە گەر بێت و ڕخنە لە صلاح الدین بگرین بەوەی کە خزمەتی نەتەوەیەکەی کردووە هاوشانی نەتەوەکەی خۆی کوڕی نەتەوەکانی تریش هەبووە هاتوون خزمەتیان بە سنووری میلەتەکەی ئێمە کردووە لەو زمانەی و شانەزیشیان پێوە دەکەین و بۆ ئێمە و بۆ ئەوانش جێگای سەربەرزیە. خاڵی کۆتایی لە ئیسنتاجەکەی پێم خۆشە پێتان بڵێم ئەگەر دەوڵەتی صلاح الدین وەکو دەوڵەتی عوسمانی ماوەی 500 بەردەوام بوویایە ئێستا ئێمە خەرمانەیەکمان دەبوو لە فەرمانڕەوایەتی خۆماڵی بۆ ئەوەی کە 2000 ئێستا ئێمە سوودی لێوەربگرین. عوسمانیەکان بە فەرمانڕەوایەتی 500 ساڵ خەرمانەیەکی گەورەیان دروست کرد بۆ دەوڵەتی تازەی تورکیا بۆ بەڕێوەبردنی دەوڵەت. ساسانیەکان خەرمانەیەکی گەورەیان بەجێهێشت. خۆ دەوڵەتی سەفەویش هەر دەوڵەتی فارسەکان نەبوو، دەوڵەتی کورد و تورک و بلوچ و هەموو نەتەوەکانی تر بوو، بەڵام ئەمە بوو بە خەرمانەیەکی گەورە دواتر بۆ کورد. من پێم وایە ئەگەر صلاح الدین ئەو تەمەنەی هەبوویایە و کورتی تەمەنی دەوڵەتەکەی صلاح الدین دەتوانم بڵێم ئەو نەقسەی بۆ ئێمە دروست کردووە ئەجینا ئێمە کەلتورێکی گەورەی دەوڵەتداریمان دەبوو و ئەو کەلتورە دەوڵەتداریە دواتر ئیدامەی دەبوو و ئەو بێ ئەزمونیە کە دواتر کورد بەسەر کۆمەڵێک میرنشینی ناکۆک دابەش بوون و ئەزمونی خراپ بوو لە حکومڕانی ئێمە و ئێستاش ئێمە ناتوانین کەلتورێکی یەکدەنگ لەسەر شێوازی فەرمانڕەوایەتی دروستکەین ئەوەیە کە ئێمە لە سەردەمی صلاح الدین و ئیدامەی ستایلەکەی صلاح الدین لە فەرمانڕەوایەتی کوردیمان نەبووە.